ئێمە دەپرسین لە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان ئایا شتێ هەیە بە ناوی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانەوە ئێمە لیانە پرسین ئایا بە درێژایی 90 کاندید لە هەموو لایەنە سیاسیەکان ئەو 90 کاندیدا یەکی یەک دەنگیان هێناوە ئایا ئێمە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ میلەتەکەمان ئایا دەپرسین ئەم 90 کاندیدانەی کە یەکی یەک دەنگیان هێناوە ئایا ئەم دەنگانە دەنگی حقیقی ئەم کاندیدانە بووە ئەم کاندیدانە کە سوکاریان نییە ئایا عاشرەتیان نیە گوندیان نیە خوشکیان نیە دایکیان نیە باوکیان نیە ئامۆزان نیە پورزان نیە ئامۆزان نیە ئایا کە سوکاریان نیە ئایا کاندید هەیە یعنی ئێمە لە کۆمەڵانی خەڵکی کوردستانە پرسین ئەو هەموو دەنگانەی کە ئەو کاندیدانە هێناویانە ئایا دەنگی حقیقی خۆیانە بە بۆچوونی ئێمە هیچی کاندیدە دەرچووەکان دەنگی حقیقی خۆیان نیە و هەمووی دیزاین کراوە و ئەو کاندیدانەش وا ئەژمار کراوە لە کۆمیسیۆن کە کەوتون ئەوانیش دەنگی حقیقی خۆیان نییە لەبەرەوەی ئێمە بەداخەوە نەتیجەکەی ڕەت دەکەینەوە هەر یەکە وەکو تاکە لایەنێکیش کە بە حزوری خۆتان نەتیجەکەمان ڕەت کردەوە و ئێسش دووبارە ئەو نەتیجەیە ڕەت دەکەینەوە ئەو نەتیجەی حقیقی نییە و دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان دیزاین کراوە و دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان دیزاین کراوە و نەتیجەکەی ئێمە پێمان ڕەبزە و هەماهەنگکارە بین لەگەڵ لایەنە سیاسیەکانیشە و ڕەبزمان کردو لەگەڵ ئەو حەولایەنە هەمیشە دیدارمان هەبووە و دیداری داهاتووشمانە بێت و لە داهاتووشە کاری داهاتوو هەماهەنگیمانە بێت لەبەرەوەی بە بۆچوونی ئێمە نزیکی 320,000 دەنگی پوچەڵ هەبووە ئایا ئەم 300,000 دەنگی پوچەڵ و ئەوەی کە دەنگی نەیخۆندەتەوە نزیکی 17 کورسیەکە ئێمە 17 کورسیە ئەمە لە کۆمەڵانی خەڵکی کوردستانە پرسین وڵایی هەڵەوە و هەڵبژاردنێش کە کراوە لە ئەمریکا ئەمەنە دەنگی تەزویریتیان نەبووە ئەمەنە دەنگی پوچەڵیتیان نەبووە ئەمەنە دەنگیتیان نەبووە کارکە دەنگی نەیخوێنێتەوە